بەڕێزان لەرکن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پارێزگای سلێمانی و بە دیدارتان شادە بمەوە بۆ ڕەخساندنی دەرفەت بۆ بربژێری لایەنەکانی بەشداربووی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان. ئەم شەویش وەکو دوێنێ شەو پێم ڕاگەاندن بەڕێز کاک ئەبوبەکر هەڵەدنی بربژێری یەکگرتوو لە لیستی بەرەو ئیسلاح بە ژمارە 5 میوانمە با فەرمە بۆ یارە فەرموو مامۆستا. خۆشحاڵم بۆ دارێکمەوە لێرە چیت هەیە بۆ ئەو خەڵکی هاتوون بۆ لات بۆ دەنگدەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. بسم الله الرحمن الرحیم. بەخێرهاتنی ئەم خۆشەویستانە ئاکەم ئەسڵاوە نێرم بۆ هەموو ئەو بیسەر و بینەرانی کە سەیری ئەم بەرنامەی ئێمە دەکەن بەتایبەتی جەماوەری لیستی 190 بەرەو ئیسلاح یان ئەڵێم بەشداری ئێمە لەم خولەی پێنجەمی هەڵبژاردننی کوردستان بۆ ئەوەیە بڵین پشوو درێژین و ئێمە دەرمانین بۆ چاکسازی و دژایەتیکردنی گەندەڵی و ئەڵێن سیاسەتی چەپەڵی ناومێدی ڕەتەکەینەوە و لەگەڵ میلەتەکەی خۆماندا دەمێنینەوانێ پشت بەخوا کەرەسەکانی ئیسلاح و بڕەگەزەکانی ئیسلاح لای ئێمە هەن کە کەلتوری ئیسلاح خوازیە کە 25 ساڵە سێ دێە ئەم جیلەی لە سەفەرکەین دروشمەکەتان جوانە بەڵام بۆ ئەوەڵێن ئیسلاح بۆ ناڵەن چاکسازی بۆ لەبەرەوەی ئیسلاح لە قورئانە پانتایەکی زۆر فراوانی هەیە بەمانای ضد الفساد لەکوێ فەساد هەبێ پێویستت بە ئیسلاح هەیە. بەخێر بێ سەرچاو پێغەمبەرانیش بە سەلامی سەرم فەرموو مامۆستا بەخێر بن سەرچاوانم. دووبارە بەخێر بێی و ئێوەی بەڕێزی شەستە چەند کەسێ هاتن بە خێراتنم نەکردبوون بەخێر بن سەرچاوەکانم. بینەرانی بەڕێز دیارە کاک ئەبوبەکر هەڵەدنیە ناسن بەڵام با لە ڕێگای سیڤیەکەوە ئەوانەی کە ئاشنای نین زیاتر ئاشنای بن فەرموون. ئەبوبەکر هەڵەدەنی بربژێری یەکگرتووی ئیسلامی لە ناو هاوپەیمانی بەرەو ئیسلاح بۆ پەرلەمانی کوردستان ساڵی 1970 لەدایک بووە. کۆلێژی یاسایی لە زانکۆی سەلاحەدین تەواو کردووە. ماوەی 21 ساڵ وەک پارێزەر و یاریدەدەری لێکۆڵەر کاری کردووە. لە خولی چوارە مەندامی پەرلەمانی کوردستان بووە. لە ناو یەکگرتووی ئیسلامی ژمارەیەک بەرپرسیارەتی وەرگرتووە. ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و لێپرسراوی ناوەندی یەکەمی ڕێخستنی سلێمانی بووە. بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان جەخت لەسەر دەرکردنی ئەو یاسایانە دەکەینەوانێکە لە قازانجی خەڵکان بە تایبەتی توێژەکەم دەرامەتەکان و هێنانەدی عەدالەتی کۆمەڵایەتی. دووەم جەخت لەسەر ئەوە ئەکەینەوانێک کە ئەبێ بە قانون و یاسا و بە ڕێگەی چاودێریکردنی حکومەتەوانێ لە ڕێگەی چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنەوانێ پاراستنی قیەم و بەهاکانی کوردەواری. ئەبوبەکر هەڵەدەنی لە پەرلەمانی کوردستان سەرۆکاتی فراکسیۆنی یەکگرتووی کردووە. ئەندامی لێژنەکانی یاسایی و ناوخۆ بووە و ئەندامی لێژنەی هەمواری پەیڕەوی ناوخۆش بووە. دیکەوەی ناسم پیاوێکی ماندوونە ناسە بەڕاستی پیاوێکە شایستی ئەوەیە کە دەنگی پێ بدرێ پیاوێکە شایستی ئەوەیە کە بەڕاستی خەڵک متمانی پێ بدات چکە بەڕاستی ئەم پیاوە ئێمە لە دوور و لە نزیکەوە ئاگامان لە مەواقیف و لە هەڵوێستێتی هەندێک جار موقیفەکانی لەوانەیە زەحی بەخۆشی دابێت لە چەندین شوێن و هەڕەشەی هەتا کوشتنیشی لەکرا بەڵام ئەم پیاوە کۆڕی نەداوە. ئەبوبەکر پیاوێکە کە لە ناو کۆمەڵگا دیارە کاری خێری کردووە جەریئە لە قسەکردنیە لە پەرلەمانە. من حەزەکەم هەموو کاتێ ئەو بەڕێزە لە پەرلەمان بێت چونکە دیفاع لە هەموو کەسێک ئەکات وەکو توانای خۆی کارەکانی خۆی ئەنجامەیە. مامۆستا ئەبوبەکر وەکو لە نزیکی شۆی بین و لە مەنتیقیەکان هەتا بڵێ پیاوێکی بەڕێز و خۆشەویستە لە ناو کۆمەڵگاکە. یەکگرتووی ئیسلامی و بجوتنەوەی ئیسلامی پێکەوە لە هاوپەیمانی بەرەو ئیسلاحیان بۆ پەرلەمانی کوردستان پێکهێناوە. لە خولی چوارەمی پەرلەمان یەکگرتوو 10 کورسی و بجوتنەوەی ئیسلامی 1 کورسیان هەیە. بەڵە بەڕێزان جارێکی تر سڵاوتان لە بێدیارە خۆی هەر لە جەوهەردا فەلسەفەی دروستبوونی پەرلەمان ئەوە بووە کە ناتوانرێت تاکەی هەموو کۆمەڵگا بەشداری پێ بکرێت لە بڕیارە سیاسی و ئیداری و بڕیارە جۆرا و جۆرەکاندا بۆیە پەرلەمان و بۆیە مەفهومی نوێنەراتی و نیابەت دروست بووە. بۆیە ئێستا لەگەڵ چەند پەرلەمانتارێکی پێشوودا چوومەتە ناو خەڵکەوە بزانین ئەوان لەسەر وەزیفەی پەرلەمان کاری پەرلەمان چاوەڕوانیان لە پەرلەمان چییە فەرموون.
ڕێزانخان خۆی ژنان تەبیعەتیان وایە تر دەسەکەن بە شۆپین بچنە هەر شوێنێک بەڵام خۆی پێ نەگیرا سەیری شتەکان نەکات. مۆزوعەکەم ئەوەیە لەگەڵ ئێوە باسی ئەوەکەم حەزیشم کرد لە ناو خەڵکا بێ خەڵکانێکیش گوێمان لێ بگرێ با بچینە دەرێ. ئێوە هەرێکێک لە ئێوە ئەزمموی پارلەمانتان هەیە. پەرلەمانتار کێە پەرلەمان وەزیفەی چییە؟ ئەبێ خەڵک لە وڵاتەیە چۆن ئەندام پەرلەمان هەڵبژێرە ئەشواقخان. زۆر سپاس بۆ جەنابەت سەڵاو لە هەموو خەڵکی کوردستان بەڕاستی ئێمە کێشێکی گەورەمان هەیە کە لای خەڵک و لای ئەو کەسانە کە کاندید دەبن بۆ پەرلەمان دەبێت ڕوون ببێتەوە پەرلەمانتار کارێکی بەپێی دەستور کارێکی تەشریعی هەیە یعنی تەشریعکردنی یاساکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت دووش چاودێری حکومەت یعنی ناکرێت تۆ لە پەرلەمان بیت و کەم کورتەکانی حکومەتیش ببینی و کاری لەسەر نەکەیت کەواتە ڕاستە پەرلەمان مقازی چیوە ئەکا خەڵکێک لە وڵاتە بگاتەوە قەنەعەتی کە پەرلەمان پەیوەندی بەوە نیە ئەو حاجیاڵە پەرلەمان هیچ پەیوەندی بە منەوە نیە لەوانەیە چەند جارێک دەنگی داوە بەڵام ئەو هەدەفانە کە خۆی حەزی کرد لە ڕێگەی پەرلەمانەوە جێبەجێ بکرێت لە خزمەتی ئەو بەدەست نەهێنراوە یان نەیبینیوە یعنی ئیسیفادە لە پرۆژەکان ئەوانەی کە لە ناو پەرلەمان تەشریع دەکرێت بۆیە ئەو باشە هیچ پەیوەندیەکی نییە بەوەی کە پەرلەمان لە وڵاتی ئێمە مەسەلەن ئەوەندەی بووە بە بازارگەرمی و پۆپۆلیزم ئەوەندە واقعێتی تێدا نیە. پەرلەمانتار کاتێک کابێتە پەرلەمانتار ئایا بەرنامجێکی هەیە ئایا بەرنمەیەکی کاری هەیە و ئایا خەڵک چی لێ چاوەڕانە کە چکە ئێمە هەمیشەکە سەیری وڵاتەکەمانەکەین بە شوەیەکی گشتی ئێمە تووشی ئەوە بووین تووشی مەلەل بووین لە ناو هەڵبژاردننی خەڵکەکانە گۆڕانکاریەکان زۆر کەم نەوعیەتی کاندیدەکانمان مەسەلەن بە حیزب بەرنمەیەکی داناوە کاندیدەکان هەریەکیان کێکیان بەپی ئەو بەرنمەیە حیزبەکە قسەکە ئەڵێ ئەمەد بۆ ئەەکەم ئەوەت بۆ ئەەکەم لە هەمان کاتە من 4 ساڵی پێشووتر پەرلەمانتار بووم ئەوەی کە خۆم قسەم کردووە نەمتوانی بیکەم ئەبێ ماڵاوایی لە پۆپۆلیزم بکرێت ئەبێ ماڵاوایی لێ بکرێت ئەبێ خەڵک باس لە واقع بکە ئایا منی پەرلەمانتار بەڕاستی توانێ وەکو ڕێزانی شەغلێر چۆتە ناو پەرلەمانەوە توانێتی چی بکات تۆ ناتوانانی هەموو شتەکان بخۆڕی ئەمە دوای ئەزمون فێربووی من 4 ساڵ بەڵڵاهی لێت ناشارم کاکەمە پێشتریش من خۆم مەلەفێکم پێ بۆ کە ڕۆژماتە پەرلەمان کە حەزم لە پەرلەمان بۆ لە بەرەوەی لەگەڵ پەرلەمانتارا پێشتریشم کردووە لە ڕێکخراوە کارم کردووە لەسەر هەندێک یاسا پێویستم بە گۆڕانکاری بۆ چەند حەزم کردووە پەرلەمانتارێک هەبێ کە من بتوانم لێ نزیک بم بۆ ئەو یاسایان پێی بڕاتە پێشەوە بەڵام دواتر من کە بووممە پەرلەمانتار فێرم کرد خەڵک باسی یاسام لەگەڵ ناکە باسی تەعیناتم لەگەڵاکە باسی پارەم لەگەڵاکە و دواترش ڕێزانی شێخ بەتەنها کەسێکە بۆ پارە ئەنی وا ئەزانێت کە چۆتە ئەو جێگەیە پارە وەرەگرێ پۆستێک وەرەگرێ ئەمە قورسە بۆ تۆ ینی من وەکو خۆم زۆر پەشیمان ئەمە پەیوەندی بەوە چییە؟ ئەمە پەیوەندی بەوە نییە خەڵکی وڵاتە لە بری وشار بکرێتەوە لەسەر وەزیفەی پەرلەمانی ئەوە خودی کاندیداکانن ئەم چاوەڕوانیانە لە خەڵک دروستەکەن دوای دەستخۆشی بۆ بەڕێستان و بەرنامە حەیویە کە بەڕاستی زۆر سەرورە ئێمە ئەگەر هەریەکە لەم بەڕێزانە ئاماژەیاندا بە جۆری ئەو پەرلەمانتاری ئەچێتە پەرلەمان چۆن نەتوانێت خزمەتی جەماوەر بکە من پێم وایە تەوزیع ئەبێت بەشێکی لە پەرلەمانتاریەکە ئەو پەرلەمانەیە کە ئەچێتەوە قودرە و تواناکان و شیاوی بۆ ئەو شوێنە بەشەکەی تری من لە هەریەکە لەم خولانەی پەرلەمانی کوردستانە خەڵکانێکی شیاوی زۆر باشمان بوون بەڵام دەسەڵاتێک هەیە قۆرخی ئێمە ئەبێ خەڵکانێکی شیاوی باشمان هەبەیە ئەبێ بە دیقەت بین زۆربەی خەڵکە شیاوەکان بنێرینە ئەوێ ئێمە ئەگەر هەر هەمووشی ئەو دیقەتە هەبووە ئەو دیقەتە هەبووە بەڕاستگۆیی هەبووە ئەو دیقەتە عەفو کاتێکە ئەم نیمچەکراوەیە تەرتیب کرا کە خۆی ئەبێ لە بەرژەوەندی خەڵکە و بەدەستی خۆی نوێنەری خۆی هەڵەبژێرێ بۆ ئەو شوێنانە ئێمە تەنها لە شاشەوە خەڵک نەناسین قودرات و توانای من لیستێکی 100 کەسیەتە بەردەسم تەنها پێوەریەکەم ئەم کەسە نەبێ لە شاشا دەرکەوت و بزان پرۆژێکی بۆ چەند خزمەتی کردووە پەرلەمانتارەکان نەکەین هەندێک هەبوو زۆر بەتوانایە بەڵام سیستمی سیاسی لە هەموو عێراق ڕاست نییە یعنی وازحی دەکەم نەجاتی ئەوەی کە حزبەکان شەری پرۆژە کام پرۆژە بۆ خزمەتی خەڵک بۆ ئەوی خەڵک لەسەر ئەساسی پرۆژە
دەنگ بدات ئێستا لەسەر ئەساسی چۆن ئەو حزب ئەو حزبی تر بشکێت بەس ئەفۆن هەندێک پەرلەمانتارمان هەیە تەنها لەسەر شاشەی تەلەڤیزیۆن یعنی ئەیبینین لەناو قاعی پەرلەمانتار هەرجا ئەوەی کە لەسەر شاشە زۆر مەسەلەن زۆر ناتقە و زۆر سەکەرە و لە شارەکەی ئێمە پێڵێنەوەی کە لە بلەبانەی تر لەناو پەرلەمانەتی بێ مثلا تجربەی خۆم و خۆی مثلا دکتۆرە شواق لەناو پەرلەمانە بووین بینی ومانە ماوەی 4 ساڵ دەنگی نەبووە ماوەی 4 ساڵ بەڵام مستەمری خوا لەسەر شاشەکانی کوردستان بەسەمە زۆر کەس کە منی بینەوتێتی ئەرێ ڕێزان خان تو ون بووی چویتە بەغا دوو مقابلەی تەلەڤیزیۆنت نەکرد و تومە ئەگەر موقف هەبوو بێ موقفم هەبووە بەڵام بەبێ هیچ شتێک بڕۆم لەسەر کەواتە ئیشی پەرلەمانەوە نییە لەسەر تەلەڤیزیۆن بەدەنگی بەرز قسەکەی ئەوەیە کە بەهێمنی خزمەتی میلەتەکەت کەیت و خەریکی قانون و لەگەڵ یانابیت ئیشی یاسادانانە ڕقابەکردنی یاساکانمانە بەخوا تەعینات ئیشی ئێمە نیە ئەو خەڵکەشە بێ باش بزانێت کە دەنگەیە بە من دەنگی خۆیەتی کە من ناشری نەکرێم خۆت ناشری کەس لە ئێوە قسەی هەیە پەرلەمانتاری باش کێیە کێنیا ئەبێ چی بکە لە پەرلەمان پەرلەمانتاری باش کێیە پەرلەمانتاری باش ئەوەیە کە کردەوەی هەبێ نەک بەس لە وڵاتی ئەمە بووە بەس بە قسەکردن باش کار لە لای تۆ چییە بۆ پەرلەمانتاری من زۆر حەزەکەم کە لەگەڵ خەڵکە ئەبن بزان من ئێستا پەرلەمانتارێت جێبەجێ مثلا وعدەکەی من چی بێ من وعدت بەمێ ئەگەر پەرلەمانتارم من یاسات بۆ دانێ بەس دوجار بیرمان نەچێ ئەو وعدانە هەمووی ئەندامی پەرلەمان ناتوانێت جێبەجێ بکات بۆ ئەیان بۆ وعدی گەورە و قەبە فەرمووی دەزانان ئەمڕۆ کامە ئەمە جاری کەش هەڵبژێردراوە ناخۆیسە کاندید جارێکە کاندید بووی چی نەکردو بۆ وڵاتەکە هیچی کرد بۆ خەڵک باشە مەسەڵەن هەموو گەنجە لە بازارە هەمووی بێ ئیشە تۆ حسابێکی ئەم خەڵکت کردو ئێستا لە بازار کەس پارەی پێنیا ئەمە دوکانانە ئەم دوکانەزانی چەندە لێرە ئەم دوکانە سەد دۆلارە بزانمەوە چاکتان کرد لەگەڵ بزان قسەتان کردەوە خەریب پەرلەمانتار باق نییە من جوابێ وەکو وڵات هەر پەرلەمانکارێ لە هەرێمی کوردستانە خۆبان نییە کاکە ئەوان ئەمن لە سەروی خۆیان وەرن بەدەستمانێت وعدی مادەی 140 هەمووی بەڵام دوجار پەرلەمانتار نەبووە نەیتوانی وەربیکە ئەو دەسەڵاتە سیاسییە قازی سەرەتا ئەمەم دوان وتی ئەسەن پەرلەمان پێم ناخۆش وەقتی بۆ پێ ناخۆش ڕێی خۆیەت ئەمە پەرلەمان کەمیرەتی پەرلەمان پێمان خۆش کە کوردستان پەرلەمانێکیە چیوا ئەکا تۆ چیوا ئەکات چیوا ئەکا حاجی بڕای بە پەرلەمان نەمێنێ ئەوە گرنگە وانە حاجی لە پەرلەمان ئەم انتخابە بە کی ێزانێ ڕاست بە عێراقی ێزانە بە وڵاتی دەزانن ئەو شەعبەی کردیت بە خەڵقی ئەم وەتەنی ێزانە نەک بە کابرایشی ئێرانی نەک بە کابرایشی ڕێی خۆی بڵێت کورد نیم و لە خەڵقی وڵاتی یەکەم لەم وڵاتی دەژی بەڵام ئەم وڵاتم خۆشە بێت حەز ناکەم ئەو بینایە بڕۆخێ حەز ناکەم ئەو دارە بڕۆخێنی بە بەلاش تێگەیشتی بەڵام من چەند کەڕێ شومە پەرلەمانەوە ئەنتخابەوە ئەو ئەنتخابی کە دەشێ ڕێزی ئەبێت بۆ ڕێزی تۆ حرمەتی تۆ دەشێ بەڵام زۆر من نەدەمانشەم پێیە نەسیلاهم پێیە زۆر هێزەکانی تۆ کە داناون خاڵی خزمەتی خەڵک دەکەم بێڕێزی لەگەڵ منا دەکەن لەگەڵ ئەوا دەیکەن یعنی تۆ من نادوم پارە لە تۆ وەرگرم من ناتم نان لە تۆ داوای نان بکەم لە تۆ بۆ حرمەتی تۆ دێمە ئەو انتخابە مەبەستە ئەوەیە بێ بە قەو قسە و وعدەکان بنسبەینە هەمویان خاکووەتەنە و ئەم وڵاتە دێمە ئەو انتخاب باشە حاجی گیان یەک لەحظە خاڵێک هەیە زۆر گرنگە دەبێت جیاوازی بکرێت بینی ئەرکی پەرلەمانتاری عێراق و پەرلەمانتاری کوردستان ئەوە یەک دووش ئەگەر ئێمە بەرنامەیەکمان نەبێت ڕوونی کەینەوە ئەرکی پەرلەمانتار چییە ئێستا حەقێتی خەڵک دەنگ بابە کێ پەرلەمانتاری باش کێیە بەسێ ڕست پەرلەمانتاری باش ئەوەی کە لە ئیشی نەرک و بەس ئەمە ئەوە یەکەم جار کورد پەروەەر بێت دووش لە ئیشی پەرلەمانتاری تێگەیشتووە
بۆ ئەوەی کە بچێتە ناو خەڵک بەڵێنێکی وا نەدات کە ناتوانێت خەڵک دەنگ با بە خەڵکی چۆن دەنگەیە بە کەسێک لە ناو جەرگەی ئەم وڵات و هەرێمی خۆیان بژی خەم و هەمەکانی ئەم خەڵکەی هەڵگرت بێ قودرات و توانا و قودرات و توانا و لێهاتن و شیاوی بۆ بوارێکە بێ کە خزمەت کەس بێنێ نەچێتە ناو پەرلەمەنت نەزانێ لە کام زۆر باشە خەڵک دەنگ با بە کێ بەڕای من مەبەستم شەخص نییە نەوعیەت صفات کەسێک لە ناو خەڵکەکەیا بێت لە ناو خەڵکەکەیا بێت و بەرنامەی کاری هەبێت و توانای ئەوەی هەبێت کە ڕوبەڕووی بەرامبەرەکەی بێتەوە ئەم گەنجاڵێ پەرلەمانتاری باش نەماوە بۆ من گەشتومە دەو ئەنجامەی بەنجەی خۆمە بڕم بەستەنە چی وای لێ کردی تا ئێستا پەرلەمان چەند ساڵە پەرلەمانە هاتە ئێستا من لە نەودۆ من وەدانێ بۆ ڕۆپەرشە پرۆژم ڕۆژی 5 یعنی چی بۆ من کراوە وەکو گەنج پەرلەمانتاری بوو بە بازرگانی وڵاتێمە پەرلەمانتاری بۆ بازرگانی چوارێ ئەعلانات هەڵەوازە لێوە دوو ڕۆژ پێش هەڵبژاردن یێتە ناو خەڵک ئەوەتان بۆکەن ئەوەتان بۆکەین خەڵک ڕەنی ناوێ سەوز و زەرد و شیلمۆری ناوێ خەڵک ژیانی هەوێ خەڵک ئێمەش ئەمەیە سەی خۆت کە ئەمان پەرلەمانتار نین ئەمان ئیستا بەدەوە من مەقسەدم ئەمان داوا لەم جەماعەتەی کە تازە خۆیان هەڵبژاردووە داواکەین ئەو عەبادی بە خلالی 3 ڕۆژ 12 خاڵی تەنفیز کرد لەسەر کوردستان باشە ئەمان لەکوێ وەستان بێنە بەدەست خۆیان نییە ئەندام پەرلەمانەکانی مەبەر بەدەستی خۆیان نیە بەدەستی حیزب خاڵی لەسەر کوردستان زۆر باشە بەس یەک لەحظە کاکرەنجەرەجا ئەن بۆ باسەکە 12 خاڵی جێبەجێ کرد لەسەر کورد چونکە یەکەم شت کورد پرش و بڵاو بوو کورد یەک نەبوو بەس نا خەتای تۆ نییە خەتای حزبەکانە با تەواوی کەم خەتای ئێمەش نییە خەتای حزبەکانە کە بەس لە بەغدا حزبایەتی خیانەتە لە ملەتە با پێت بڵێن بەس بۆستە کوردایەتی دەبێت کاکی من دەبێت کوردایەتی بکرێت لە بەغدا حزبایەتی خیانەتە باشە بەنسبەت کوردستانەوە باسی کوردستان کە مووقیفی پەرلەمانی کوردستان ئەبێت چۆن بێ کە کورد زوڵمی لێ پەرلەمان ئەبێ مووقیفی چی بێت لە کوردستان باسی پەرلەمانی کوردستان بەس بە تەنیا دانیشتووە یەکەم شێت با پێت بڵێم لە یەکەم شێت لە پەرلەمانی کوردستان کە من زۆر رەخنم لێ گرتوون دەبێت خزمەتی خەڵک بەبێ جیاوازی چونکە تۆ کە پرۆژێک پێشکەشەکەیت تەنها بۆ حزبێک نییە بۆ هەموو کوردستان دەبێت بەرژەوەندی ملت پێش بەرژەوەندی حزبەکە ئەوەی کە زۆر گرنگ زۆر باشە درێژە بە گفتوگۆکەمانە دەستی ئەوەش خۆش بەبران زۆر باشە بەخێر بێنەوە ئەشواخان ئەگەو لێ چاوەڕوانی خەڵک چۆن بەرز کراوەتەوە خۆی ئەگەر جێبەجێ بکرێت تا چاوەڕوانی خەڵک بەرز بکرێتەوە باشە بەڵام ئەم پۆپۆلیزمە ئەم هەموو وەعدا ئەگەڵ لێ بۆ حاجە چەند بێ ئومێد بوو ئەمە چی بە ڕێزم هەیە ئەو حاجەیە هەندێک لە قسەکانی منطقیتیانە بوو بۆ نمونە ئەڵێ دەنگتان بێ نادەم چونکە هێزەکانتان بێریزی دەکەم بەر ئێمە وان نییە ئەو هێزە خەڵکی کوردستانی پاراستووە ئەم هێزەنی مەبەست بە شێوەکی گشتی باسی کرد لەوانەیە عەرەبانەکەی شقێکی تێڵرابێ لەوانەیە عەزێتی ڕۆحی درابێک ئەو گەنجێکەوانی گەر بەبێ بەدیل ئێمە یاسامان دەوێت جێبەجێ بکرێت یان دەمانەوەی ئینتیقائی بین یان ئەوە تا وڵاتەکەمان بۆ ئەساساتی بکرێت لە حقوقی وڵاتە نەنووسراوە کولی حقوق نووسراوە کولی قانون نەنووسراوە کولی ماف ئەمە دلیلی ئەوەیە منطقی ئێمە بۆ ماڤ نییە بەس بۆ قانونە قانون چ پیرۆزیەکێکە ڕەنج ئەگەر عەزێت نەبێت ئێمە دەبێت چۆن هاوڵاتی دەبێت مافی پێ بدرێت بەڵام لە هەمان کاتش دەبێت یاساش جێبەجێ بکرێت جەبری قانون بەبێ ماف ئەمە منطقی ئیداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بێتی باش شتێک پێ بڵێم هەندێک ئەیانوت دەبێت بۆ نمونە زەریبە وەرەگرین وتم یەکەم جار مافەکە بدەن بۆ نمونە لە بەغدا دەبێت مافەکە بدەن یان حتا لە کوردستان دەبێت مافی بدەیتێ اینجار داوای ئیشی پەرلەمانتاران چۆن قسە بکەن بۆ خەڵک هەر قسە بکەن ئەمە خەلەلی سیستمە پێم وتی دەبێت پەرلەمانتار پرۆژە پێشکەشەکات بۆ خزمەتی خەڵک و منافەسەی حزبەکان لەسەر خزمەتکردنی چەند کەسێک خوا لە ژوونی خۆتە
ڕۆبعی ئەو قسانی کە باش شتێک بڵێم من بە خوێنی هەموو شەهیدان پێت ئەڵێم هەندێک هەبوون لە پەرلەمان 4 ساڵ 4 پیتیان نەوچووە من زۆر بینیم دواتریش کاتێکە هاتنەوە ئێرە کەسانێک بوون تەسەور ناکەن لە کاتی هەڵبژاردننی دووەما کە منە ڕۆشتمەوە لای خەڵک باسی ئێوەیە کرد ئەوی تۆ کەم هاتیتە سەر تەلەڤیزۆن تۆ کەم لەسەر ئەمانە ئەخۆ ئیشی من سەر تەلەڤیزۆن نییە خەڵکمان هەبووە لە ناو قاعی پەرلەمانە ئەینن مراسیل کاری کردووە واتە وەکو پەیامنێر بە منیان و تۆ تەلەفۆنی کردو و توێتی وەڵا ئێمە بۆیە وەرد ناگرین لەبەری تۆ لە ناو قاعکەیە کە ئەوە خیانەتە من وەکو خۆم بە خیانەتی دانم خۆ من مراسیل نیم من کاتێک کە قاعەیە لە قاعەیە دانیشتم ئەبێ خەریکی ئیشەکەی خۆم بم کە پەرلەمانتاریە کە یاسایەکە یاساکە خەلەلێکی پەرلەمانتار تەلەڤیزیۆن و دەرکەوتنی هەیە کەسێکە ئیشەکە بەڵام لە کاتێکا کە تۆ ئەی خەڵکت بینی لە حەملەکەم قسەیە کرد بەڵام لەوێ زۆر ئەکتیڤ بوو بەڵێ وەکو چێ من یەکێک لەو کەسانی کە بە نمونەی هێنمەوە دائیمەن کە لە کاتێکا کە کەم دەرکەوتنی هەبووە لە ناو تەلەڤیزۆنە یەکێک لەوانە شێرکۆمەنگوڕی بووە کە لەگەڵ ئێمەیە بووە یەکێک بۆ لەو کەسانەی باشترین ئیشی کردووە لە ناو پەرلەمانی عێراقا باشترین کاری کردووە ئەوە دکتۆرە ئەشواقی شەزانێ لیژنەکەی لیژنەیە یەکەم بووە هەتا ئێستا لە ناو خەڵکی ئێرە ئەڵێن شێرکۆمەنگوڕی زۆر لەوە من وەکو ژن ئەگەر خۆم بڵێم بە حقیقەت و واقع ئەوەی کە ئیشی کرد بێ پەرلەمانتارێکیش ئاکتیڤ بوو بێ من دکتۆرە ئەشواق زۆر لە بەرەوەنیە کە ئێستا لەگەڵ ما بۆ پێشتریش باسم کردو یەکێک بۆ لەو ژنانەی کە مۆقفی هەبووە لە ناو من ئەمەیە پێت بڵێم تۆ چیە مەسەلەن لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە خات و سەبری غەفار خەڵک دەنگ با بە خەڵکی چۆن کاگڕەنج وەکو ئاماژم پێکرد لە ناو جەماوەریشە ئێمە جۆری هەڵبژاردننی پەرلەمانتار کە ئەوەی ئەڵێن ئەبێ ئەزمموونێکی باشی ڕابردووی هەبێ شیاوی هەبێ اختصاسی لە مەجالێکە هەبێ قودرێ دەربڕین و چوونە ناو جەماوەر و تەفاعل لەگەڵ خەڵکا کردبێتی هەر لە خۆ نەهاتبێ و لەبەر کۆمەڵی ئەسباب حزبەکان بە دقەتە هەڵبژاردننی خەڵکە زۆر جان نایپێکێ نەخێر ئەسبابی تر ڕۆڵی تیا ئەبینێ من خاڵێکی تر ئەڵێم بەشێکی تر میلەت چاواشە نەکایەسە بۆ نمونە بەسەر ئەو جادانی شەقامەکانی سلەیمانیا بڕۆ ئێستا کە من هاتم بەرەو بەرنامەکەی جەنابەت داخ و خەفەتێکی زۆر لەسەرچی هەرچی شوێنی استراتیژ و کاریگەرە حیزبی دەسەڵاتدار داگیری کردووە تەنانەت لەوەشە مافی بە هینێکی خۆبژێرێکی تر نەیاوە کە شوێنێکی ڕیکلامکردنی بۆ خۆی هەبێ بە حکمی چی چونکە دەسەڵاتە پارەی لە بەردەسایە بەکارێنێ دوجار هەموو ئەرکەکانیش نەخرێتە سەر پەرلەمانتار ئێمە بێ قسە لەسەر ئێمە من بەستەنیا ئەم جەماوەرە ئێستا بۆ قسەکە لەبەرەوە خزمەت گوزاریەکانی لە بەردەسا دابین نەکراوە منی تاکی ناو پارتێکی دەسەڵاتدار جیاوازم لە توی تاکی ناو تەقییمکردنی پەرلەمانتار دەبێت لە ناو هۆڵی پەرلەمانە چی دەکات چی پرۆژێک دەکات چۆن بەرگری لە مافی ملت دەکات زۆر سپاس بەخێر بن سەر چاوەکانم بەخێر بێن با بچینە لای پێ دەڵێ چیت کردووە تۆ بڕۆ خۆت بزانە ئەدای چی کردووە نەگەوەی من بێم بڵێم وەڵام من ئەمەم کردووە چەند قسەی باشی کردووە جێ دەستی بەڵام لەسەر شاشە زۆر نەبینراوە زۆر سپاسانەکەم با بچینە لای میوانەکەمان سپاس بەخێر بن زانجارێکتر سلااوان لەبێ بێگومان خەموو دەردەکان زۆرن لە بەرنمێکی وا کورتا بە من و مامەسا بوو بەکر هەڵەدنی بربژێری یەکگرتو لەسەر لیستی بەرەوەی ئیسلاح چارەسەر نابێ بۆ هێچمەلای و پرسیارانەی کە بۆ جەنابیم داناوە دووبارە بەخێر بێ هەرچەندە هەندێک سەرنج نووسی بەڵام نامێ غەدرت لێ بکەم لەسەر حسابی ئەو وەڵامانە بێ کە ڕەنگە بەنگدەرانی جەنابەت و بەرەوەی ئیسلاح چاوەڕوانیەکەن. سەرەتاش بە دوو پرسیارە یاساییەکە دەست پێکەم بێگومان جەنابەت کەسێکی یاساییشیت و لە لیژنەی یاساییشیت لە پەرلەمانی ئێستا بەپێی کام مادەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەکرێ دانیشتنەکانی پەرلەمان بە نهێنی بن و مەرج بۆ ئەو نهێنی بوونە چییە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان من کەسێکم شارەزام لە یاسا ئەگی ناخۆم نەبە پسپۆر یاسایی دەناسم تەنانەت بە یاسا ناز بەڵام چونکە وەکو کورد دەڵێ چۆن شەرع جەواڵ جەواڵە
یاساش ماشەڵڵا تەواضعی خۆتە دەنا لە دادگاکانی شکارت کردەوە دەرچوو یاساشی بەڵێ وەڵامەکە چیە؟ مادەی نۆ پەیڕەوی ناوخۆی ئێستایە زۆر ڕاستە مادەی نۆیەت شەرحەکەی ئەوەیە کە ئەسڵ ئەوەیە کۆبوونەوەکانی پەرلەمان بە ئاشکرا بەڕێوە بچن بەڵام دەکرێت کۆبوونەوەکان نهێنی بن لەسەر داوای سەرۆک بە داوای یەک لەسەر چواری ئەندامان ئەمە بەرگەیەکەم بەرگەیەکی تریشەوەیەکە لەسەر داوای سەرۆکی هەرێمیان لەسەر داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەدا سەد وەڵامەکەت ڕاستە دیارە جەماوەری یەکگرتووی ئیسلامیش پێیان خۆشە تۆ مۆفەقی لە وەڵامی پرسیارە من قەرزاریانم یانی دوای لوتفی خوا بە دوعاکانی ئەوان بە پاڵپشتی ئەوان تامان هێناوە بێگومان وەکو هەمومان نەزانین لە مانگی شوباتی 2014ەوە بەغا بودجێ هەرێمی کوردستانی بڕی وەک کەسێکی دووباراڵەم یاسایی لێتە پرسم بەپێی مادەی 106 دەستوری عێراق ئەبوو دەستەیەکی گشتی دابمەزرێت بۆ دابەشکردنی داهاتە فیدراڵیەکان دەبووە ئەو دەستەیە پێکاتەکەی چۆن بێت و کاری چی بێت؟ بەڵێ خۆی هەندێک بە پێی مادەکانی دەستور سەرۆت و سامان هی هەموو گەلانی عێراقا بۆیە لەسەر بنەمای ڕێژەی دانیشتوان و لەسەر بنەمای پێداویستیەکانی دانیشتوان دەبێت سەرۆت و سامانی عێراق بەسەر هەموو بەشەکانی عێراقا و بەسەر هەرێمەکانە و ئەو محافەزانش بە هەرێم تەشکیل نەکراون دابەش بکرێ کاری ئەو دەستەیە ئەوە بوو کە هەموو سەرۆت و سامانی وڵات هەموو سەرۆت و سامانی وڵات بخەمڵێنێ هەموو ئەو چۆ سەرۆت و سامانانە کە نەوت و گازن چه ئەوانەی لە ڕێی گومرگەکانەوە لێکۆڵینەوە لە داهاتەکان لێکۆڵین لە داهاتەکان کات چه ئەوانەی کە داهاتی ناوخۆن لەسەر دوو بنەمای شێوەیەکی عادیلانە دابەش بکرێت دووەم پێداویستی دانیشتوان بەڕای من نەبوو نوێنەرانی کورد جەختیان لەسەر سێمیش بکردایە ڕێژەی حەجمی کارەساتەکانی هەرێمەکان چونکە هەرێمی کوردستان کە هەموو گوندەکانی خاپور کراوە جیاوازە لە شارێکی تری قەرزە نێودەوڵەتیەکان قەرزەکانیش بەڵێ بێگومان وەڵامەکە لە شکلی شەرحاوتت بەڵام مەزمون و مەفهومی وەڵامەکەت تەواوە دەستخۆش بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە دوو حەزرە کاکە ئاکشن ئەمڕۆ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤیێ خۆشاوی ژین زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە پاش وەرگرتنی مۆڵەتی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەقی خۆی لە هەولێر دەکاتەوە ئەم زانکۆیە 8 دقی لە ئەمریکا هەیە و خاوەنەی دەدان پێدانانی ئەمریکی و جیهانیە و سەرجەم سیستمی خوێندن منهەج و کامپێسی ئەلکترۆنی بڕوانامەکانی لە ئەمریکاوە دێن ئەم زانکۆیە ئەم ساڵ 2 سکوڵ بە چەندین بەشەوە دەکاتەوە سکوڵی بزنس و بزنسی نێودەوڵەتی بەمبەشانەوە ژمێریاری و دارایی سەرچاو ئەمرۆیەکان بەڕێوەبردننی کار بەڕێوەبردننی گاز و نەوت سکوڵی ئەندازیاری کۆمپیوتەر بەمبەشانەوە ئەندازیاری پرۆگرامەکانی مۆبایل و وێب سایبەر سیکیورتی تێلیکۆمینیکیشن نێتوۆرک داتابیس سۆفتوێر هەروەها ئینستیتوتی زمانی ئینگلیزی کردوتەوە کە 6 ئاستی هەیە و قوتابیان ئامادەکات بۆ خوێندنی ئەکادمی و بزنس گفتوگۆ یان تاقیکردنەوەی ئایلتس و تۆفڵ زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە هەولێر ئێرە بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان
بزنس کلاس. بەخێر بی مامێکیان فەرمۆ ئەرێ مامێکیان بۆ کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چرچولۆکی پێزناڵەت و قژلەتان و دەپارێزێت تەنانەت دکتۆر جان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری جومەکانت کەم دەکاتەوە و ڕێگری لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە جانەمە ناوی چی؟ کۆلاژین پلاس بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنە و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژلەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. بینەرانی بەڕێزی ڕوودا و لە هەر شوێنێکی دنیا هەن دووبارە سڵاوتان لەبێ میوانەکەم کاک ئەبوبەکر هەڵەدنی بربژێری ژمارە 5 یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە لیستی بەرە و ئیسلاح. سەبارەت بە لیستەکەتان و لیستە ئیسلامیەکان خۆتەزانی لەم هەڵبژاردنەدا دوو لیستی ئیسلامی هەن بۆچی ئیسلامیەکان بەڕای جەناب گونجاوترە دەنگ بدەن بە لیستی ئێوە نەک لیستی کۆمەڵی ئیسلامی؟ ئێمە لیستی ئێمە ئەم وڵاتی ئێمە لێوان لێوە لە گەندەڵی بەڕای ئێمە ئیسلاح و چاکسازی پێویستی بە سێ ڕەگەز هەیە. یەکەم تەرجمەکردنی ئیسلاح لەسەر ئاستی تاک، تەرجمەکردنی ئیسلاح لەسەر ئاستی کۆمەلگا کە ئێمە لەم دوانایە بەڕای من 100% توانیمانە کاریگەری بجێبێڵین. خاوەنی دەیان هەزار ئەندامین لە کوردستانە، ئەم دەیان هەزار ئەندامە کەسێکمان لە سێ چاکسازیەکەی کوردستانە نییە هەولێر و سلێمانی بە دیاری کراوی مەسەلەنمان گریمانەسە تۆ لەگەڵ خاتو ڕێزان و خاتو ئەشواق و خاتو سەبریە غەفورە لە ناو بازاڕی سەبریە غەفار لێتە پرسەن من بۆچی دەنگ بم بە لیستەکەی ئێوە دەنگ نەدەم بە کۆمەڵی ئیسلامی؟ یعنی بۆ نمونە دیارە جیاوازیتانەیە بۆیە بە دوو لیست دابەزیون وەنیە دەنا یەک بەرەی ئیسلامیە بوون بۆچی بە چەند ڕستەیەک؟ لەبەرەوەی کە ئێمە ئەندامەکانمان کادیرەکانمان کە هەندێکیان کاندیریانەکەین بۆ حکوومەت و پەرلەمان لەسەر نەهج و کەلتوری ئیسلاحی و چاکسازی پەروەردەمان کردوون واتە شایستن شیاون لێهاتوون دووەم تاقی کراونەتەوە لە 27 ساڵی کوردستانە. دوێنێ شەو لەسەر کورسیەکەی تۆ بربژێرێکی کۆمەڵی ئیسلامی ژووتی ئێمە ئەم سیفەتانەمان تێدا یعنی مفارقی ئێوە چۆن ببینین بەڵگەت چییە مەسەلەن ئەو لیستەی ئێوە ئەم تایبەتمەندیانەی تێدا نەک لیستە ئیسلامیەکانی تر؟ ئێمە لە کۆمەڵ بۆن بەڵێ لە 27 ساڵی ڕابردووە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە 24 ساڵە ئیعلانی خۆی کردووە توانیوێتی شوێن پەنجەی بە ژیانی کۆمەڵایەتی بە ژیانی سیاسی کوردستانەوە دیار بێت و توانیوێتی مەسەلەن یەکێک لەو نمونانەیانی کە ئیلهام بەخش بێ بۆ دەیان هەزار گەنجی کورد کە ئەوانە ئامادەی کردوون بۆ خزمەتی گەل و نیشتیمان لە دەیان هەزاران ئەندامی یەکگرتوو لە ناو فەرمانگەکانی حکوومەتایە ئەمانە نمونەی سەرڕاستی دڵسۆزی جدیەت پاراستنی مافی گشتی بەدەمەبوونی هاوڵاتی و بەڕێکردنی کارەکانیان. یعنی ئەمە جیاوازیەکەی ئێوەیە لە لیستی کۆمەڵی ئیسلامی؟ ئێمە لەبەرەوەی لە ناو من باسی حیزبەکەی خۆمەکەم ینی ئیجابیاتی حیزبەکەی خۆم مانای شکاندنی هیچ لیستێکی تری بەرامبەر نییە. دوو حیزبی ئیسلامی هەن دوو لیستی ئیسلامی هەن یعنی تۆ پیاوێکی مەسەلەن ئەمڕۆ بێ بە ڕاشکاوی قسە بۆ خەڵک بکەیت خەڵکێکەیە ڕەنگە محەیر نابێت وانە یعنی بۆچی دەنگ با بە لیستەکەی ئێوە دەنگ نەدا بە کۆمەڵ نقطە سەری دێڕ یعنی بە ڕاشکاوی مامەسا ئەوەی کە ئێمە پێمان وایە کە دەنگ بدات بە کاندیدەکانی ئێمە ئەم کاندیدانی ئێمە لە جومگەکانی حکومڕانیە لە فەرمانبەر هەتا وەزیری تاقی کراونەتەوە و سەرکەوتوو بوون لە کارەکانیانە و پارێزەری مافی گشتی بوون و لەسەر حسابی پۆست و وەزیفەکانیان کەس لە ئێمە بە ناڕەوا دەوڵەمەند نەبووە. ئەمە تایبەتمەندیەکانی ئێوە لەگەڵ لیستەکانی تر وەکو لیستی بەرەو ئیسلاحی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەلای ئێمە خزمەتکردنی خەڵک ئێمە لە ئوسرەیەکەوە کە ئەو ئەندامە کە دێت دەرسە خوێنێ لەسەر ئەوە پەروەردەی ئەەکەین کە خزمەتکردنی گەل و نیشتیمان وەک نوێژ عیبادەتە. زۆر باشە تۆ سەرۆکی فراکسیۆن بووی لە پەرلەمان بەڵام ئێستا پەرلەمانتارێکی دیکەی سەرۆک لیستەکەتانە
ئەوە لەبەرەوەیە چونکە تۆ بە کەسێکی تونڕۆدا دەنرەی لە نێو یەکگرتو لە مامەڵەکردن لەگەڵ دەرەوەی یەکگرتووە نەخێر یەکەم 4 ساڵ بوو من سەرۆکی ئەو فراکسیۆنە بووم بەشێک ڕاستە دووەمان ئاڵوگۆڕێکی ئاشتیانی دەسەڵاتکەین سێهەم پەیوەندی بە خۆمەوە هەبوو کە پێم وابوو ئەم دەمانگەی کە پەرلەمانی تیا کارا کراوەتەوە پەرلەمانێکی کاتوەنی و هامیشیە بێ بەڵام ئەم پەرلەمانە من شانازیەکەم کە کارام کردەوە چونکە مەترسی سیاسی سەرهێمرێمان پاراست بیانومان نەدا بە دەسوڵتەی ئیتیحادیەوە و نەمان هێشت هەرێم بکەوێتە بۆ شای یاسایەوە بەڵام دەرکەوت لە دەمانگەیە کە پەرلەمانمان کارا کردوێتەوە بەڕای من ئەوە یەکگرتو بەشداری نەکردایە چونکە یەکێتی و پارتی خراپاند بوویان تعتیلی پەرلەمانیان کردبوو لی گەڕاینایە بۆ ئەوان بە ئەوان خۆیان چاچیان کردایەتەوە کەواتە دەسەڵاتت نەبوو وەکو سەرۆکی فراکسیۆن من ئەندامی حیزبێکم ئەلفوبەی حیزبایەتی ئەوەیەکە کاجاگلەیەکی خەڵکیش ئەوەیە ئەڵێ ئێوە لە دەرەوە بە مەسج بۆتان دێ دەست بەرزکەرەوە دەست دابنێ مەسەلەن ئێستا تۆ نوێنەری خەڵکی سبەینە کە چوویتە پەرلەمان حەزەکەم بزانی لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حورمەتم بۆ جەنابی مامۆستا سەلاحەدین بەهادین بەڵام تۆ ئەوەندەی قەرزاری خەڵکی قەرزاری جەنابی مامۆستانیت گلەیەکەی خەڵکیش لە ئێوە ئەوەیە خەڵک ئەڵێ ئەگەر پەرلەمانتار بێ ئەتوانێت ئەگەر لە فەرزێکە سەرکردەی حیزبەکان تووشی تەشەنوج بوون بەرامبەر بەیەک ئەمان مرونەت بنوێنن ئەوەش نەهێڵن من یەکەم پێم وایە پەرلەمانتار ڕاستە نوێنەری خەڵکە چوار وەزیفەی هەیە ئەوەی ئەو سێ بە ڕێزەبازیکە نوێنەرایەتی خەڵکەکە ڕۆحی کاری پەرلەمانتاری حزورە لە ناو لیژنەکانی پەرلەمان و کۆبوونەوەکانی پەرلەمان ڕاستەکە پاڵەوانی سەر شاشە هەیە بەڵام لە لیژنیات دەوری نیە من لەم خولەیە پەرلەمانتار هەیە هەر نایناسم مەگەر سڵاومان کردبێت لە ناو مەسعادەیان لە ناو پەرلەمان یەک گوشەی نەوتۆ نە لە لیژنەکان لە پەرلەمان لای کوردستانی سێم پەرلەمانتارە بێ کۆنتاکی هەبێت لەگەڵ خەڵکە هەتا لە ناو خەڵکابی باشترە بۆ دەرکردنی یاسا و بڕێ ئەمە لە لیستەکەی ئێوە چوارم لە لیستەکەی ئێوەیە هەر لیستەکانی دەرەوەی ئێوە لە دەرەوەی ئێمە لە ناو لیستی ئێمە باشتر بووین لەو ڕۆ لە هەم لیژنەکان هەم لە کۆمەڵ چۆن بۆ لیستە ئەدای فراکسیۆنی کۆمەڵیش باش بوو لە ناو پەرلەمانی کوردستانە خاڵی چوارم باش بووە چێ خراپ بوو چ لیستە بە تایبەتی لە لیستەکانی دەسەڵات ینی زۆری نەبوون ئەو دوو یەکێتی زیاتریا پارتی لە هەردوو لیستەکە هەتا زۆر بێ جەودەت کەمە بێتەوانێ خاڵی چوارم پەرلەمانتار ئەبێ کۆنتاکی لەگەڵ ئیعلاما هەبێ بەڵام نابێ بە ئیعلامی بۆیە قاعدەیەک هەڵەیە دەڵێ عندما يتحول البرلماني إلى إعلامي فهنا ستكون الكارثة كارثة دوي برلمانتار بێ إعلامي دوم لەسەرەوەی کە سەر بەخۆ بن تۆ گەر دەرچیتەوە مەسەلەن لە بری لایفکردنەوە فەیسبوک چێتی ئەم جارە خەریکە بێت ئەوەش گرنگە زانیاری بی بە خەڵک بەڵام هەموو ئیشت نەبێتە ئیعلام بەڵام زۆر کە سەڵەیە مەسەلەن پەرلەمانتار هەیە دۆکۆمنتێکی دەستکەوتووە لەبری ئەوەی کە لە پەرلەمان بیر بکاتەوە ڕێگری لە گەندەڵی بکە پێشان پەلێتی بە پەلە بێ لایڤ بکاتەوە بە خەڵک بڵێ گرنگە زانیاری بی بە خەڵک گرنگە گوێژ لە خەڵک بری لەوانیش وەریانگری بەڵام تۆ زۆر جار خۆت وتت مەسەلەن خەریکە لەگەڵ موزیعا لێو تێکە نابێ هەموو ئیشی پەرلەمانتار ببێ بە کاری ئیعلامی بەڵام گرنگە ئیعلامیش چونکە ئەبێ هەم گوێ لە خەڵک بگری و هەم خەڵکی زانیارەکان توی بگە ئەوەی پەیوەندیە بەسەر بەخۆی پەرلەمانتارەوە من حەزەکەم یەک ڕاستی بڵێم دووشت هەیە ئایا پەرلەمانتار لە سەد ئازادە بە شانازیەوە لە ئەوروپاش ینی پەرلەمانتارەکانی ئەوروپاش نوێنەرایەتی فراکسیۆنەکانیانەکەن بەڵام ناتوانانی ڕۆبۆتیش بی لە بینی ڕۆبۆت بوون و ئازادیا پانتایەک هەیە بۆ پەیوەندی بە شخصیەت و پێبوونی پەرلەمانتارەکە ئێوە بەڕاستی لە کە ئەڕۆن سبەینە ڕۆیتەوە بۆ پەرلەمان انشاءالله گەرجەی متمانەی خەڵک بووی تۆ ڕۆبۆتیت یا تۆ نوێنەرە ڕاستەقینەکەی ناو بەرنامەکەی ڕەنجیت من نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵکم ئەوەی لە ڕابردووە کردومە ئەی بەستمەوە بە ئێستایەکی پڕ حزور و داهاتوێکی پرشنگدار دوو حیزبەکە توانی ڕۆبۆتیش نەبیت ڕۆبۆت نابم و ڕۆبۆتیش نەبووم دووەم تۆ نییە بەگشتی پەرلەمانتار خاوەنی ئیرادەی خۆی بێتوانێت ڕۆبۆتیش نەبێت ئەگەر پەرلەمانتار کەسایەتی هەبێ بۆ خزمەتی خەڵک هات بێت چێژ ببینێ کاتێک کە ماندووە بێ لە ناو هۆڵی پەرلەمان بە بەنەمەبوونی خەڵک حیزبەکەی منیش لەو حیزبانەیە متمانەی بە نەفەرەکانی خۆی هەیە دەیانجار فراکسیۆنەکەمان لەگەڵ مەکتەب سیاسی و سەرکرداتی دانیشت وتمانە ڕەتان چیە لەگەڵ فڵان شت وتوێتی کاکە ئێوە خۆتان باشتری لێزانن ئێمە متمانەمان بە ئێوە هەیە بەڵام پرسیان پێ کردوون بەڵام لە زۆر شتیشا بە قسەیان نەکردوون نمونەی قسەکەی خۆ من وتومە بەردەوام بن آخر ئەلەوەیە من کادری و ئەندامی حیزبێکی سیاسیم ئەلفوبەی حیزبایەتی بریتیەوەی گفتوگۆی بابەتێکەکەی بەڵام دوای قسەی ئەمیر و ئومەرانەوە قسەی سەرۆک و ئەواخوات ئیلای ئێمە دەخرێتە دەنگدانەوە زۆر باشە زۆرینا ئەبێ کەمینە پابن زۆر باشە سەرکەوتوو بن یەکێتی و گۆڕان ڕکابەریەکەن لەسەر پلەی براوەی دووەم لە
هەڵبژاردنەکاندا ئێوە چوارەمە بن؟ ئێمە بەڕای من بەڵێ چوارەم هێزی کوردستانە بین لەبەرەوەی لیستی بەرەو ئیسلاح کاندیدی بەقوەتی هەیە دوای پارتی وێچێتی و گۆڕان بەڵام ینی ڕکەبەری بۆ سێمیژەکەین گۆڕانیایەکێتی دووەمە بێت گۆڕانیایەکێتی دووەمە بێت ناوی هیچ حیزبێک ناهێنم ئاخر تەقیمی ئێوە گرنگە ناوی هیچ حیزبێک ناهێنم بڕات ببێ من یەک قساکەم حجمی حقیقی ئەو دوو حیزبەی دەسەڵات پارتی وێچێتی پارتی حجمەکەی لە سلێمانیایەکێتی لە دەڤەری بادینانە ئەو دوو حیزبە پارە و دەسەڵاتیان لێ بکەیەوە بەقەدەر یەکگرت و دەنگدان بەچی ئازانی بەڵگەی من پارتی دیموکراتی کوردستان لە دێگەڵەوە هەتا تەوێڵە بەم هەموو موچەخۆرەی کە هەیەی هەرچەنە بەم هەموو معاشخۆرەی کە هەیەی بەم هەموو سەرۆت و سامانە بەقەدەر من دەنگەهێنێ یان ئەم جاریان شتێ لێ ئێمە زیاتر ئەی بۆچی هەندێک کەس قەنەعەتی وایە لە وەزع هەستیاریەکاندا لە وەزع هەستیارەکاندا ئەوە پارتیە بەردەوام ئەوە یەکگرتووی گرتووە لە کەوتنی پارێزە لە زۆر مووقیفی سیاسیە بە پێچەوانەوانێ ئێمە ینی پارتیمان گرتوێ پارتی ئێوەی گرتووە لە وەزعێکی لە وەزع هەستیارەکاندا ئەوترێ پارتی بەردەوام ئێوە ئەگرێ بۆ ئەوەی نەکەوە ئەسڵەن ئێمە هەندێک لایانی کڕڕکە بەرمان ئەمە نە چاواشەکاریان کردووە کە ئێمە بە نزیک بوو لە پارتی لە قەڵەمەدرین بە پێچەوانەوە زۆرترین چەرمەسەریمان لە 24 ساڵی ڕابردووە بەدەست زۆنی زەرد و بەدەست پارتیەوە خواردووە زۆر باشە ئێوە لە حکوومەت کشانەوە بەڵام لە ئیدارەی پارێزگاکان نەکشانەوە ئەمە دووفاقی نەبوو نەخیان ئەمە چاولێکەری گۆڕان و کۆمەڵ نەبوو ئەوە دوو هەڵبژاردننی جیاوازە هەڵبژاردننی پەرلەمان جیاوازە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوو بۆ ئێمە لە حکوومەت کشاینەوە ئێمە زانی خواستی ئێمە چ بوو لە ئەخیر جەولەی دانیشتن لەگەڵ حکوومەتە ئەم نوێنەرانەی ئێمە داوایان لەوە کردبوو حکوومەتی یەک بەرمیل نەوت با بە هاوڵاتی ماڵی یەک بەرمیل نەوت حکوومەتێک ئەوە نەبێ باگ بێ نابەرپرسیار بێ یەک بەرمیلەندا بە هاوڵاتی شایانی ئەوەیە ئەگەر لە سویدیش بووی نامانگە پێک هەڵبژاردم کشێنەوە پارەی پێبوو نەیە بەڵێ کە پارەی پێبوو بەرمیلە نەوتی نەیە پارەی زۆر پێ ئەوە تا بەشێک لەو پارێ ئەوە تا ئەو کاتێک کە پارەی پێبوو بۆ برابەش بوون بۆچی لە کاتێکا بۆ نمونە دوای قەیرانی دارایی و ئەوانە کشانەوە ئەمە نەوعێک نەبوو لە بێمەوقیفی پارەمان وەرگتووە لە حکوومەت چونکە ئێستا گوتارەکانی مەسەڵەن دوێنە جۆم لە کاقوبات تاڵەبانیە گرت شانازیەکەن بەوەی کە لەو هەلومەرجەدا نان هێڵا بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بڕوخە یعنی یا کاگنە چیروان بارزانی بەستەڵەکی دیبلۆماسی لەسەر کوردستان شکان بۆ خۆتەزانی ڕۆژگارێ بوو تەجروبەی کوردی وای لە هاتبوو خەڵک مەرحەبای ناکرد بەڵام حکوومەت لەو کاتی ئێوە بەجێتان هێڵا بۆ بەم حکوومەتەی ئێستا یعنی ئەوە بێ مووقیفی نەبوو مامەستا نەخێر لوتکەی هەڵوێز بوو حکوومەتێک بەرمیلێ نەوت نەیا بە هاوڵاتی دووەم ئەم حکوومەتی هەرێمە بە ئێستاشەوە شایانی ڕوخاندن بوو چکە هیچ مواسەفاتێکی حکوومەتێکی بەرپرسیاریتیانێ بەرامبەر بە هاوڵاتی دوو ئەی بۆچی داوای درێژکردنەوەتانە کرد ئەم هەموو تەناقوزە ئەزانی جەماوەر ئێستا وای لێ هاتووە هەزار پرسیاری لا دروستە بێ ئەم حکوومەتە کە کەی بتانەوێ گەندەڵە کەی بتانەوێ شکست خواردووە کەی بتانەوێ بێبەهایە کەچی لەو لاشەوە وە خەڵکەڵەن با درێژی بکەینەوە دوو خەڵک حکوومەتێکی وا درێژ دەکاتەوە یعنی ئەم دەبڵ معیاریەت چییە لە سیاستتانە یەکەم ئەوەی کە جەنابەت بە وەڵامی پرسیارێکی پێشوو ئێمە پارەمان ئەوەشە جواب بدەمەوە کە پارەمان لە حکوومەت وەرگتووە لەبەرەوەی ئێمە بە قانون وەرمانگرتووە یەکەم حیزبی قانونی لە کوردستانە یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە دوای ڕاپەڕین یەکەم حیزبی قانونیە دوو ئێمە دە کورسی پەرلەمانمان هەبووە لەم خولە لە خولەکەی پێشووتر نۆمان هەبووە بەقەدەر حیزبێک بودجەکەمان 450 میلیۆن دینار بۆ کە 3 ساڵە نەماوە بەقەدەر حیزبێک هەیە کورسیە بۆ حکوومەت داینێت باشە یەک شتی تر ئێستا بینەران من تۆزە یعنی بۆ نەکبەتی زاکیرەم باشە یعنی پرسیارم لێ کردی وتم جیاوازی ئێوە کۆمەڵ چییە بە حزوری دەنگدەرانی بەڕێزی یەکگرتووی ئیسلامی کوردستان وتە ئێمە کادرەکانمان زۆر نەوعی بوون زۆر ئیشی گەورە و گرنگ و مهمیان کردووە لە ناو حکوومەتە لە ناو حکوومەتێکی خراپە خەڵک ئەتوانێت ئیشی مهم بکات لەبەر ئەوەی کە ئەمان یەکەم خزمەتی ئەم گەلو نیشتیمانەکەن دڵسۆز و پەرۆشن بۆم گەلو نیشتیمانە ئەوە ئەم حکوومەت مواصلاتتان چاپ کردایە کارەباتان چاپ کردایە پاسی کۆڵانەکانتان چاپ کردایە وەزارەتی مواصلات بەدەستانەوە نەبوو ئەگەر ئەم بوو جەوپاری تۆز لە پێش ئێستەوتە کادری یەکگرتوو ڕۆبۆت نییە ئەگەر ڕۆبۆت نییە بۆ لە ناو حکوومەتا ڕۆبۆت بوون لە ناو حکوومەتا ڕۆبۆت نەبوون بەڵام لە ناو حکوومەتە یان جویان لێ نەگیراوە یان دەسەڵاتیان پێ نەداون بە دڵنیاوە پارەی کوردستان کەوتایەتە لای ئێمە بە عەدالەت دابەشمانە کرد
ئێستا دە کورسیتان هەن لە پەرلەمانی کوردستان بربژێرێکی دیکەی یەکگرتوو لەو بەرنامەیەدا گوتی ئەم جارە پێشبینی 9 کورسیەکەن ئەگەر یەکگرتوو چەند کورسی بهێنێت داوای بەستنی کۆنگرەی نائاساییەکەی بەڕای من بە تێڕوانینی خۆم یەکگرتووی ئیسلامی کوردستان 10 بۆ 15 کورسی هێنێ لەم پەرلەمانەیە بە تێڕوانینی من کەواتە ئەگەر چەند کورسی بهێنێ داوای بەستنی کۆنگرەی نائاساییەکەن ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 10 کورسیەکەی پێشووتری دابەزی ئەوە بێ سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆتایی دنیا نییە بەڵام ئەبێت بە خۆداچوونەوەیکی گەورە بکات لە خۆیدا بۆ بەم هەموو کادیرە باشەوە بە حملەیەکی گەرم و گوڕەوە ئێمە لە 92 هەتا ئێستا چونکە لە یەکەم خولی پەرلەمانیش بەشدار بووین کە بەڵام بربەستی لە ساحە حوتە بوو مشکلەی بەهێزی کاندیدمان نەبووە ئێستاش بە تەحەداوە کەواتە کۆبوونەوەی نائاسایی کۆنگرەی نائاسایی یا کۆنفرانس گرێدەی بە عەدەدی چەند کورسیەوە من ئەوە ئەڵم بە تەحەداوە ئێمە ئەم هەڵبژاردنەش باشترین قائیمەمان هەیە باشترین کاندیدی بەهێزمان هەیە لەناو هەموو لیستەکانی کوردستانە باشە دوو چەند کورسی ئەگەر کەمتر بێنن لە پێشبینەکەتان داوای بەستنی کۆنگرەی نائاساییەکەی ئەگەر ئەم حیزبە لە دەکورسی هاتە خوارەوە لەگەڵەوەی دوو حیزبی کەشمان لەگەڵە ڕاستە حەزمیان بچووکە بەڵام ئەگەر لەمە هاتە خوارەوە ساڵش کە ئێمە یادی یۆبیلی زیوینی حیزبەکەمانەگرین دوای 25 ساڵ لە حکومڕانی تۆ هێشتا لە قولەقاپی کۆمەڵگەی کوردەواریابی حەقە بە خۆمان نابچینەوە ئەو کاتە بڕیاری چارەنووسان هەندێک کەس ئەڵێ مەسەلەکە پەیوەندی بە ناتێگەیشتنی ئێوە هەیە بۆ واقعی سیاسی و کۆمەڵایەتی و وشیاری کوردستان کە خەڵک تەقەبولی ئەحزابی ئیسلامی ناکا بۆیە تا ئێستا لە سەدا 20 ناپەڕێن ئیسلامی چییە ینی یەکەم ئێمە لە ناو میلەتێکی مسلمانین لە 1970 مسلمان آخر ئەڵێن مەسەلەن خەڵک لەگەڵ ئەو مۆدێلە لە بانگەشەکانی ئێوەدا نییە بەڵێ مشکلەی خەڵک ئەوە نییە بەشێکی ئەم خەڵکە کە دەنگ نادا بە ئێمە هەرەوە خەڵکی کە دەنگ نادا بە ئێمە کوڕکچەکەی ئەنێرێتە لای ئێمە داوای لە ئێماکە بۆ نەخۆشەکانی بۆ هەژارەکانی بۆ پارە و زەکاتەکانی بەڵام خولەکانتان دەرەچن و حەت چەند ڕۆشنبیر لە ناو ئێوەدا پێگەیشت دوای بەجێتانێڵە ئەمە دلیلی ئەوە نییە تا سەقفێک خەڵکەتوانێت لە ناو ئێوەدا بێ نەخێر سەقفەکەی ئەمە چەند ڕۆشنبیر و نووسەر و ڕووناکبیرە بینیت کە ڕۆژگارێک گرتوو بوو بۆ واستان لێدێنن یەکەم ئەوانە بەشێکی من فعلەن پەیوەندی بە حیزبەوە هەیە قسەکەم هەڵەیە ڕاستە بەشێکی ڕاستە بەڵام هەمووینا بەشێکی دووەمی پەیوەندی بە تموحی ئەو نەفەرانەوە هەیە بەشێکی ئەوەی ئێمە شانازیەکەین ئەو کادیرانە دروستەکەین و ئامادەیانەکەین و نینە کەناڵەکەی ئێوە خزمەت بەم گەلە نیشتیمانێ و لە چوارچەوەی خەزای گشتیا خزمەتەکەن نازانم لە کەناڵەکەی ئێمە هەنیان نا بەڵام ئەزانم کە زۆر نووسەر هەن من باسی ئەعلامی نەکرد کەناڵی ڕوودا و ڕاستەکەی یعنی کەوادری هەموو لایەنەکانی تێدا کەناڵێکی فرە ڕەنگە ئەسڵەن ڕوودا و یەکێک لە جوانەکانی ئەوەیە کە هیچ معیارێکی حیزبی ناحیزبی و شتانێتیانە کەس نەزانیاویان تۆزانانی کشانەوەی هاوپەیمانی لە هەڵبژاردن کاریگەری دەبێت لەسەر دەنگەکانتان و زیاتر لە چەند ناوچەیەک کاریگەریە بێت من حەزمە کرد بە هاوپەیمانی بەشدار بووایە و بەردەوام بووایە بەڵام ئەوە ڕێز لە ڕێی خۆیان نەگرین بەڵام داواکارم لە هەوادارانی هاوپەیمانی دەنگ بن بە لیستی بەرەوەی ئیسلاح چونکە ئەوان بۆیە ئەم حیزبیان دروست کرد لەبەرەوەی ئەم وڵاتە پێویستی بە بنبەرکردنی گەندەڵی هەبوو بۆ کۆتاییان بەم فۆرمە لە حکومڕانیش کەس خواردوو هەبوو ئەم جەدوایانەوە ئەم داواکاری خواستانە هەرماون بۆیە داواکارم دەنگ بە لیستەکەی ئێمە بدەن باشە ئێستا یەکێتی لە گفتوگۆدا لەگەڵ دکتۆر بەرەم ساڵح بۆ گەڕانەوەی بۆ ناو یەکێتی وەڵەشوانەوەی هاوپەیمانی ئێوەش لەو کاتە ئەستیارەدا هەوڵی گەڕانەوەی کاک محەممەد ڕەوف و کادرەکانتانە دەن لە نێو هاوپەیمانی بەڕاستی مەحاولەشتان کردو ئێمە نەک ئەوانی کە مامەسا محەممەد ڕەوف و کادیرەکانی تر هەموو کەسێک کە ئەو خەڵکە بۆ ئیسلاح لە ناو هاوپەیمانی لە دەوری هاوپەیمانی بە تایبەتی بەڕێز مامەسا محەممەد ڕەوف لای ئێمە ئەیلولی یەکگرتووی ئیسلامی کوردستانە پێشمەرگەی ئەیلولی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لای ئێمە بە مستەڵەحە ئیسلامیەکە لە ئەهلی بەدرە مامەسا محەممەد ڕەوف خوا لە ئەهلی بەدریش خۆش بووە بەدڕای من خوا لە شەیدانی ئەیلولیش خۆش بێت داواتان لێ کردووە من ئاگادار نیم بەڵام نەک ئەو ئەگەر تۆ دەسەڵاتداری یەکەم بیت لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەبێ بەڵام لا سامەحەڵڵا قەت من خاونی ئەوە نابین و خۆشم بەوە نابینم بم بە کەسی باشە گریمان بەڵێ باش ئەگەر لە کۆنگرە حیزبەکە تا زۆرترین دەنگت هێنا زۆرترین جیاوازەوەی کە ببی بە شخصیەکەم باشە کۆنگرەی پێشوو زۆرترین مەزانم کەستان خەونی شخصیەکەمتان یاوتان
بڕخنە لە کورسی ئەوانەی سەرەوەی حیزبەکانی ترەگرن بەڵام کورسەکەی خۆشتان لا پیرۆزە بەڵام بۆ ئێوە حەڵاڵە بۆوانی تر حرامە بە هەر حاڵ ئەگەر دەسەڵاتێکی زۆرت هەبێ مامەسا محەممەد ڕەوف لەم کاتەدا چۆن یەکێتی مخاتەبەی کاک بەرەم ساڵە حکات مخاتەبەیەکەیت ئەچیتە لای ئەیهێنیتەوە مامەسا محەممەد ڕۆڤ یەگرتو ماڵی خۆیەتی ئێمە فەرمووی لێ ناکەین ئەو خەونێکی ئیسلاحیانەی هەبووە چوە پێی وابوو لە فەزایەکی ترا تەسەوڕەکەی لە نهایەتا بێتەوە ناو یەکگرتو هەر کاتێک دێتەوە یەگرتو ماڵی خۆی تۆ تەسەورەکەی بێتەوە من تەسەورەکەم ئەگەر هاوپەیمانی لێک هەڵوەشە ئەویش ژێتەوە بۆ ناو یەکگرتو هیوادارم بێتەوانێ تەسەورەکەی بێتەوە هیوادارم گەورەترین دروشم و کرداریەوە عقلێکی گەورە بوو لە ناو یەکگرتووە بەڵێ آخر منیش پێم وتی ئەوانەی کە مەسەلەن هینە بن عقلیان هەندێک خەڵک واڵە من نا من چونکە یەکێک لە تایبەتمەندەکانمەوەی زۆر جار پێمەڵەن زۆر ڕەفیقی یەکگرتووی ئیسلامی کوردستانە خۆش دەزانی وە شتێکیش کە من معجیبی یەکگرتووی ئیسلامی کوردستانم هیوادارم نەبێ بە بانگەشە جیاوازی دایمە ئێڵم دایمە ژووتومە ئیتر کێش پێی خۆشە پێی ناخۆشە کەیفی خۆەتی ئەو حیزبانەی کە ئیدعای علمانیەت و مافی ژن و نازانم چیەکەن بەردەوام ئەڵەی مەکتەبی کوڕانە بەڵام بەردەوام خوشکانی ئیسلامی لە ناو بەرنامەکانە هەن گەورەترین دروشم و کردداری ئەوە کە بتوانن ئەم جارە بەندەرەکانتان من زۆر ڕێزی هەموو خوشکانی یەکگرتووە گرم گەورەترین دروشم و کردداریەوە کە بتوانن ئەم جارە دەنگدەرەکانتان ڕابگرن و زیادیان بکەن چییە؟ ئێمە بەڕای من ئێمە ئیش بۆ سێ شتەکەین بنوکو خۆم ئیش بۆم سێشتاکەم ئەگەر متمانەی خەڵکی کوردستانم بەدەستێنایەوە یەکەم ئێمە ئەم جاریان دڕ بە سیاسەتی ناومێدیە دێن بۆیە هاتوینەت پەرلەمان بڵین ئێمە چۆکدا نادەین گەشتبینین دووەم بۆ مستەلاحی ئەعلامی سەردەمی شاق بەکارێنی دڕبەوە ئەدەین و ئەوە ئەکەین و مەسەلەن آخر ئێستا مەبەستەوە یعنی یەکگرتو حزبێکی نەرمونیانە مەسەلەن ئێوە باسی بەرەو ئیسلاحی شەکەن لە ئیسلاحی شایستە داتا و ژمارە و بیرکردنەوە ئەم شتانە باوێتی نەک دڕ بە شەوە زەنگ و نازانم چی قوربان ئێستا هەورێکی ڕەشبینی ڕەشبینی ئاسمانی کوردستانی گرتووە بەمەبارانی گەشتبینی ئێڕەوێنینەوە ئینشاڵڵا ئەمە شاعیرانە بوو سەرکەوتوبی زۆر زۆر سپاس گۆرانیەکی حەسەن زیرەک و تۆ لەی پەشیمانیت منەوە خێزانمە زۆربەی شەوەکان گۆرانی بۆڵم بەزەوە گۆرانی بۆ خێزان مەڵم چونکە پێشی وایە دەنگم حەسەن زیرەک لەی پەشیمانیت هەرگیز لێ پەشیمانیم بەڵام ئەو تعریفە بۆ حەسەن زیرەک چییە؟ من مامەسا حەسەن زیرەک لای من مناڵەکانیشم بردۆتە سەر گۆڕەکەی لە ناڵەشتێنە لای من حەسەن زیرەک لوتکەی گۆرانی کوردیە زۆر سپاس مامەسا خالقی شکۆی ئاوازی کوردیە سەرچاو بینەرانی بەڕێز کاتێکی خۆش تاوەکو سبەی شەو بەخێر بێ مامەسا فەرموو سەرسەرماتی